سڵاتان لێبێ و کاتتان باش بەرنامەی ڕماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ دقیق 79 ساڵ بە سەردامەزراندنی پارتی دیموکراتی کوردستاندا تێدەپەڕێ. دامەزراندنی پارتی لە 16 ئابی 1946 لە کاتێکدا بوو کە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە ئەو کات لە ژێرگەماروێکی توندی هێزەکانی ئەڵمانیا، فەڕەنسا، بەریتانیا و وڵاتە زل هێزەکانی جیهاندا بوو. پرسیارە بابەتێکە ئەوەیە بۆچی بەرزانی لەو قۆناغە مێژوێدا بیری لە دامەزراندنی پارتێکی لەم شێوەیە کردەوە. بابەتی هەلومەرجی مەوزوعی بابەتی تا چەند گونجاو بە ڕاگەاندنی پارتی دیموکراتی کوردستان لە دوای دامەزراندنی پارتی ڕەوڕەوەی خەباتی سەردەم بەرەوکوێ هەنگاوینە کێبوون ئەوانەی کە لەژێر چەتی کوردایەتی و پارتایەتی لەو سەردەمەدا کۆبوونەوە. هەموو ئەمانە دەکەمە تەوەر و دەبەسمە بە دۆخی ئەمڕۆ کە ئاخۆ ئەو ئەرکەی لە سەرشانی پارتیە لەم قۆناغا دەبێت چی بکە لەکوێوە دەست پێ بکە. هەمومان دەبێتە تەوەر وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز سامان بابە عەلی کادری پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستان وەردەگرن. کاک سامان سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ دیدار. ئەگەر دقیق بگەڕێنەوە ئەو قۆناغە مێژوویی کە بارزانی نەمێر بیری لە دامەزراندنی پارتی کردەوە، دۆخی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لەو قۆناغە مێژوویەدا چۆن بوو؟ سەرەتا بە بۆنەی یادی 16 ئابی شکۆدار پیرۆزبایی لە دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان 79 ساڵەی ڕۆژی بوونی سەرۆک بارزانی لە هەموو ئەندام و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان و بنەماڵی سەربەرزی شەهیدان و هەموو تێکۆشەر و قارەمانانەی کە لە پێناوی ئەو ڕێبازەدا گیانی خۆیان کردەوە بە قوربانی و خەباتیان کردووە پیرۆزباییان لێەکەین و هەروە پیرۆزبایی لە گەلی کوردستانی شەکەین. بێگومان پارتی دیموکراتی کوردستان ئەو دەمەی کە پارتی دامەزراگەر باسی هەلومەرجی پێش دامەزراندنی پارتی بکەین لە ڕاستیا ئێمە لە قۆناغێکی لە ناو خودی جەنگی جیهانی دووەم داین ساڵی 1939 تا ساڵی 1945 هەلومەرجی پێش دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان. طبعاً حیزبی سیاسی ناوچەیی هەبوون وەکو حیزبی ڕزگاری، حیزبی شۆڕش، پێشتریش لە 1939 کۆمەڵی هیوا هەبووە و پێشتریش ئەگەر باسی بکەین کۆمەڵێک شۆڕش و بزوتنەوەی ناوچەیی هەبوون لە بەشەکانی تری کوردستانی. شۆڕشی شێخ عەبدوڵڵای نەریمان هەبووە، هەروەها شۆڕشی شێخ مەحموودی حەفیدمان هەبووە، شۆڕشی سمکۆی شکاکمان هەبووە لە ڕۆژهەڵات و هەروەها شۆڕشەکانی تری یەکەمی بارزان و دۆمی بارزانمان هەبووە، شۆڕش یەکەمی بارزای 1930 و 1932مان هەبووە، شۆڕشی دۆمی بارزای 1943مان هەبووە و لیژنەی ئازادیمان هەبووە کە بە سەرۆکاتی بارزانی نەمر و چوارە سەر قارەمانەکە کە پێک هاتبوون. هەلومەرجی ئەو کاتەی لە ڕاستیە کوردستان ئەتوانین بڵێن لە فەراغێکی وەکو حیزبی سیاسی فەراغێکی با بڵێن نەتەوەییا بووە. ئەحزابی سیاسی هەبوون، چەپ هەبوون، ڕاستە ئەمانە ئامانجیان سربەخۆیی بووە بەڵام زیاتر ناوچەیی بوون. یعنی لێرەوە ضرورەتی دروستبوونی پارتی وەکو پرۆژەیە کە لە دنیابینی بارزانی نەمر و هەواڵانی دەست پێەکە وەکو پرۆژەیەکی نەتەوەی سەرتاسەری لەسەر ئاستی کوردستان کە ئێمە پێویستمان بە پارتێکی کوردی هەبووە بۆی بتوانێت لەسەر تاسەری کوردستان داکۆکی لە مافەڕاوەکانی گەلی کوردستان کە ئەمە ضرورەتی پێکەنانی پارتی دیموکراتی کوردستان بوو. هەر بۆیە پرۆژەکەش لە ڕاستیا چونکە پرۆژێکی کوردستانی بوو ئەو کاتە لیژنەی ئازادی بارزایی نەمر و هەواڵەکانی لە لیژنەی ئازادی و چوارە سەر قارەمانەکە چوو بوونە مەهاباد بۆ بەرگریکردن لە کۆماری کوردستان. کاک سامان کاتێک کە پارتی دادەمەزرێ پێشوازی پارت و بەشەکانی دیکەی ڕۆژهەڵات چۆن بوو بۆ دامەزراندنی پارتی توانی بۆ منە ئەو چەترە بێت کە کۆکەڕی هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانی ئەو سەردەمە بێت؟ بە دڵنیایی ئەو سەردەمە طبعاً لە ڕۆژهەڵاتی کوردستان بەر لەوەی کۆماری کوردستان ڕابگەندێ پارتی دیموکراتی کوردستان لە بەشی ڕۆژهەڵات هەبووە، تایبەتمەندێتی ئەو کاتەی قۆناغەکان لە بەرچاو گیراوە بە ضروریان زانیوە کە لە باشووری کوردستانیش پارتێک هەبێت کە بتوانێت ڕێبەرایەتی مافەکانی گەلی کوردستان کات لێرە. لەبەرەوە هەر کاتێک کە بارزانی نەمر بە خوالی خۆشبوو حەمزە عەبدوڵڵا و پرۆژەی پەیڕۆپرۆگرامی پارتی دیموکراتی کوردستان ئەنێرێتەوە بۆ سلێمانی لەگەڵ قیادەی حیزبی ئەو کاتێ حیزبی شۆڕش و ڕزگاریە کەوتنە گفتوگۆ خوالی خۆشمان ساڵح حەیدەری ئەوان هەرزوو بە خێرایی مەسەلەن ئامادەییان تیا بێ کە
حیزبەکانیان حل بکەن و بەشداری کۆنگری یەکەمی پارتی دیموکراتی کوردستان بکەن کەواتە لەسەر ئاستا حیزبەکە ئامادەیەکی گرنگ هەبوو ئەو حیزبانەی و کاتە کە کاریگەریان هەبوو لە باشووری کوردستان هەرزوو ئامادەیان هەبوو بێنە ناو ئەم پرۆژە تازایی پارتی دیموکراتی کورد بوو سەرەتا تەبعاً و دواتر لە کۆنگرەی سێ بوو بە پارتی دیموکراتی کوردستان و لەسەر ئاستە گشتەکەش بەڕاستی پێشواسیەکی گەورەی لێکرا وەکو بینیمان لە دوای ئەو ڕووداوانە پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزبێکی کاریگەر طبعاً قۆناغی پاشایەتی بۆ سەردەمەی عێراق ڕاستە خەباتی سیاسی پارتی بە شێوەیەکی نهێنی بوو دەستی پێکرد بەڵام هەر زۆر بە خێرایی لە هەموو ناوچەکانی کوردستان کاک سامان دامەزراندنی پارتی لەو قۆناغە مێژوێدا کارێکەوە ئاسان بوو بە دڵنیای زەحمەت بوو لەبەرەوەی حیزبی سیاسی و مامەڵەکردنی ئەو کاتەی ڕژێمی پاشایەتی لەگەڵ ئەحزابی سیاسیە قورس بوو طبعاً حیزبی شیوعی عراقیش هەبوو بەڵام لە ئاستە کوردستانەکەی ڕاستە حیزبی شیوعی کوردستانیش هەبوو بەڵام وەکو حیزبێکی نەتەوەی وەکو پرۆژەیەکی نەتەوەی لە ڕاستیە قورس بوو ئاسان نەبوو خەبات کارانی ئەو سەردەمە ڕوبەڕووی ئەشکەنجە و ئازار و گرتن و تەنانەت شەید بوونیش ئەبوونەوە قیادەکانی ئەو سەردەمە طبعاً بارزانی نەمر ئەو کات بۆ پاڵپشتی کۆماری کوردستان لە مەهاباد بوو دواتر ڕێڕەوە مێژوەکەی ساڵی 1940 دەست پێەکە و تا ساڵی 1950 کە بارزایی نەمەرە گەڕێتەوە قۆناغی مێژووی پارتی بە کۆمەڵێک هەڵبەز و دابەز و گرتنی سەرکردەکان و دوورکردنەوە ئەوە بەشێک دەبێت لە پرسیارەکانی دواترم فەرسەفە و بیری بارزانی نەمر لەو قۆناغە مێژوێدا لەسەر چی بنەمایەک بوو یعنی بنەماکە بە شێوەیەک داڕێژرا بوو کە هەموو پارت و بەشە کوردەکان بێ بەرامبەر بێنەژێر چەتری ئەم بیر و فەرسەفەی پارتیە گومانی تیانە ڕاستە وەکو پرۆژەیەک پارتی دیموکراتی کورد ئەو سەردەمەی کە دامەزرا پرۆژەیەکی نەتەوەی بوو بەڵام دواتر لە کۆنگرەی سێ ساڵی 1950 توانی پێناسەی پارتیش لە ژێر ناوی پارتی دیموکراتی کوردستان پێناسەی خۆی بکات و زیاتر پشتبەستوو بە بیرروڕای بیرروباوەڕ و مەبدەئی کوردایەتی و ئەو تێڕوانین و تێڕامانەی بارزانی نەبر بۆ مەسلەی خەبات بۆ مەسلەی سیاست هەیبوو طبعاً ڕنگدانەوەیکی گەورەی هەبوو و بەجیالەوە لە ڕاستیە ڕێز لە هەموو پێکهاتەکانی تری کوردستان ئەتوانی بڵین ئەمە خاڵی جیاکەرەوەی سیما و کاری پارتایەتی بوو لە چاو پارتەکانی دیکەی پێش پارتیکەدا مەزرا بوون بۆیە بەم شێوەیە خەڵک ینی قۆناغی ڕاڕۆی خەبات لە ناوچەیە بوو بەرەیی هەرجگە لەوەش لە ڕووی فکری و فەلسەفیەوە ئەگەر سەیری بکەین لە بابەتیانە سەیری بکەین و هەڵسەنگاندن بۆ ئەحزابی سیاسی ئەو دۆخانەی پێش هەلومەرجی دامەزانی پارتی بکەین لە ڕاستیە و حیزبانی کە هەبوون زیاتر مەیلی چەپگەراییان هەبوو بەڵام پارتی دیموکراتی کوردستان وەکو پرۆژەیە دەتوانین بڵین بوو بە خاڵی کۆکەرەوە تەجەموعێکی قەومی فکری نەتەوایەتی و لە ناو پارتیە هەموو ئەحزابە هەموو بیر و ڕاجیاوازەکان ئەیان توانی درێژە بە خەباتی خۆیان بن ینی مارکسیەک لە پاڵ بیرکەرەوەیەکی ئیسلامی یاخود نەتەوەی یان مەزهبی یان نەتەوەکانی تر ئەیانتوانی لە ناو پارتی دیموکراتی کوردستانە خۆیان دۆزنەوە و خەبات بکەن و بەرگری لە مافەکانی خۆیان کەواتە دەتوانین بڵین دامەزراندنی پارتی جیاوازەکانی کەم کردەوە هەموو چین و توێژەکان بە یەک دەنگ بە یەک دەست هاتنە ڕێزی خەباتەوە بێگومان پارتی پرۆژەیەکی گرنگ و گەورەی سەردەمیانە بوو و پێداویستی قۆناغەکە بوو ضرورەتی پارتی لێرەوە دەست پێەکە و باوەڕبوونی لە ڕاستیە ئەو کاتەی خەڵکی کوردستان بە سەرکردایەتیکردنی سەرکردەیەکی کاریزمای وەکو بارزانی نەبر یعنی ئەگەر سەیری مێژووی پارتی بکەیت پارتی سێ کۆنگرە مستەفا بارزانی بە واقعی خۆی لە ناو کۆنگرەکانە حوزوری نابێت لەنە لە کۆنگرەی یەک نە لە کۆنگری دوو نە لە کۆنگری سێ بەڵ لە کۆنگری چوار لە ساڵی 59 دوای گەڕانەوەی بەڵام لە هەموو ئەو کۆنگرانی پێشوشا بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هەڵبژێردراوەتەوە یعنی بە درێژایی 12 ساڵ نزیکەی 12 ساڵ ئاوارەی و دەربەدەری بارزانی نەمر کە خۆی لێرە بە واقعی لە باشووری کوردستان حوزوری نەبووە هەر بە سەرۆکی کاریگەری ڕۆڵی کەسایەتی بارزانی نەمرۆک و کاریزمای وای کردبوو لە ڕاستیە کە بە جۆش و خرۆشەوە ینی هەم سیاسەکان هەم لە مەساحەیەکی فراوانە خەڵکی کوردستان بە دەنگ پارتی دیموکراتی کوردستانەوە بن و بەرگری لێ بکەن و بیپارێزن تواناوی لۆجستی و سەربازی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد چۆن بوو لە قۆناغە مێژوویە چۆن توانی بەرامبەر ئەم هەموو دەوڵەتە لە یەکادا کە یەک دوژمنی هاوبەشیانە بوو کە ئەویش کورد بوو ینی وەستان بەرامبەر بە ئەمە کارێکی ئاسان و قورس نەبوو لە ڕاستیە جیاوازەکان وە کۆڵێن جیاوازی ئاسمان و ڕێسمان بوو لەڕۆی توانایی لۆجستی و
چەک و جبەخانەوە ئەو جۆرەشتانەوە بەڵام ئەوەی کە کوردی جیاکردوانێ لەگەڵ ڕژێمی سەردەستی عێراق ئەو کاتی پاشایەتی و دواتری ڕژێمەکانی تری کۆماری بابەتی مەوزوعی مەبدەء بووە لە ڕاستیەوە بوونی سەرکردەیەکی کاریزمای وەکو بارزانی نەمەر کە خەڵکی کوردستان باوەڕێکی پتەویان پێوە بوو هەموو شۆڕشێک هەموو حیزبێکی سیاسی پێویستی بەوە هەیە کە سەرکردەیەکی بەهێز لە پشتیەوە ستابن و بارزانی نەمر ئیلهام بەخشی وزە بەخشی و توانابەخش بوو بە پارتی دیموکراتی کوردستان مەسلەی مەبدە و بیر و باوەڕ لە ڕاستیە ڕاستە دوای ئەوە شۆڕش کە توانی بوونی خۆی بسەلمێنێ لێرە و لەوێ توانی کۆمەڵێک چەک و پێداویستی خۆی دابین کە بەڵام هێشتا بە بەراورد بە فڕۆکە و بە بەراورد بە تۆپی قورسی دوورهاوێژ و بە هەموو ئەو قۆناغە مێژویانی کە هاتوون لە ڕاستیە بەراورد ناکرێ بەڵام وەکوە بین چونکە مەوزوعی بیر و باوەڕ حزوری هەبووە لە زۆربەی زۆری ئەو شەڕانەی کە ئەکرا هێزی پێشمەرگەی کوردستان سەرکەوتنی گەورەیان بەدەستێن کەواتە دامەزراندنی پارتی بۆ ڕۆڕۆی خەباتی سەردەم چی هەنگاوێکی بەخۆ بینی بۆ قۆناغەکانی دواتر پارتی دیموکراتی کوردستان لە هەموو ئەو قۆناغانەی کە تێیدا بووە یعنی لە هەڵگیرسانی شۆڕشی ئەیلولەوە لە ساڵی 1960 دواتر دەستپێکردنەوەی شۆڕش لە دوای 75 و دواتریش بەشداریکردنەوەی حیزبێکی کارە لە ڕاپەڕینی خەڵکی کوردستان و ساڵی 92 پێکێنانی پەرلەمانی کوردستان و دوای پرۆسی ئازادی عێراقش لە 2023 کە بەشداریکی گەورە و کاریگەری هەبووە لە نووسینەوەی دەستور و ئێستاژ وەکە بە پێی دوایمین هەڵبژاردنەکان کە گەورەترین حیزبی سیاسی کوردستان و عێراقە وەکو حیزبی سیاسی نەک وەکو هاوبەندی و وەکو ئیتیلاف و ئەمانە وەکو حیزبی سیاسی بەهێزترین حیزبی سیاسی کوردستان و عێراقە ئەمە دەرخەری ئەوەیە لە ڕاستیە پارتی بە میکانیزمە دیموکراسیەکانیش ئەو قۆناغانەی کە پێویست بوون لە خەبات و لە تێکۆشان لە بەرگری لە ریزی پێشەوە بووە و لە مەسەلە دیموکراسیەکان و خەباتی مەدەنیش لەوەی لە پارێزگاریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان و دروستکردنی ئەمن و ئیسیقرار و پێکەوە ژیانی ئاشتیانە دیسان پارتیش لەوەیە توانیوەتی ڕۆڵی گەورە و کاریگەر ببینی یەکێکی دیکە لەو کارانەی کە بارزانی نەمر لە دوای دروستبوونی پارتی بیری لێکردەوە بەستنی کۆنگرە بوو بۆ ئەوەندە پەرۆشی بەستنی کۆنگرە بوو بارزانی نەمر لەو قۆناغە مێژوێدا ئەمە تا چەند گرنگ بوو بۆ ڕخستنەوەی کاری حیزبایەتی و شێوازی فۆرماڵەکردنی خەبات هەموو حیزبێکی سیاسی پێویستی بە خۆنیۆکردنەوە و بە میکانیزمە دیموکراسیەکان ئاڵگۆڕکردنی دەسەڵاتی ناوخۆی حیزب پێویستی بەوە هەبووە سەرکردایەتی نوێ هەڵبژێرێ ئۆرگانەکانی نوێ بکاتەوە بارزانی نەمن لە ڕوانگەی باوەڕبوونی بە مەسەلە دیموکراسیەکان بەوەی کە پارتی هەمیشە لە هەموو قۆناغەکان پێویستی بە خۆکوونجاندن و خۆنیێبوونەوە و گەشەپێدانی بەردەوام هەیە لەسەرم بنەمایە پارتی دیموکراتی کوردستان وەکەوە بینین تا ئەم لەحزەیە کە چواردە کۆنگرەی سازداوە دوایمینیان کۆنگرەی چواردەمینی پارتی دیموکراتی کوردستان بووە لە 3 یانزەی ساڵی 2022 توانیوەتی لە هەموو قۆناغە مێژوویەکان بەپی هەلومەرجەکان ئەوەندەی کە پێویست بوو بێ کۆنگرەی خۆی سازدا و خەباتی مەدەنیانە و سیاسیانی خۆی بەرەو پێش بردووە. کاتێکا کۆنگرە دەبەسرێت هەموو چین و توێژەکان بەبێ جیازی بەشدار دەبن لەم کۆنگرە کاک سامان گومانی تیانە لەبەرەوەی وەکو پێشتریش باسم کرد پارتی دیموکراتی کوردستان زیاتر لە تەجمعەکە کە هەموو بیرروڕایەکی جیاواز لە ناو پارتیا کۆبوونەتەوە ینی هەم لە سەرکردایەتی پارتی هەم لە ئۆرگانەکانی پارتی و قاعیدە جەماوەریەکەشی لە ئاستە فراوانەکە ئەگەر سەیری بکەین یعنی کەم نینە و تێکۆشارانەی کە لە گەل و نەتەوەکانی تر بوون لە ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان جانی خۆیان بەخت کردووە. باش دامەزراندی ڕێکخراوەکانی لاوان ئافرەتان قوتابیان لە کۆنگرێسی پارتی بە دیاریکراوی هەموو ئەمانە چ ڕۆڵێکیان هەبوو لە پەرۆ پێشبردننی کاری حیزبایەتی ئەمە توانی دەرخەری ئەوە بێت کە هەموو چین و توێژەکان بە یەک دەست بە یەک دەنگ بۆ ئامانجێکی هاوبەش لەو قۆناغەمی ژوێدا ئامادەن بێگومان ساڵی 1953 پارتی لە کۆنگرێسی سێمینی خۆیە بڕیاری دامەزراندنی ڕێکخراوە جەماوەری پیشەیەکانیدا وەکو تەکمیلەیەک بۆ لە پاڵ خەباتی سیاسی خۆی پێویستی بە خەباتی پیشەیش هەبوو چونکە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڕاستی لە پێکاتی جیاواز پێکاتە بوون و پێویستی بە وزە و هێزی لاوان و قوتابیان هەبوو و زائیدەن ئافرەتانیش هەر بۆیە هەرزوو تەنانەت ئافرەتانیش پێشتر ساڵی 52 دامەزراوە ینی پێش قوتابیان و لاوانیش یەکێتی ئافرەتانی کوردستان دامەزراوە حتا ساڵی هەفتایەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان یعنی بایەخپێدانی پارتی لەسەر ئاستی کۆمەڵگەی کوردی بایەخپێدانێکی هەمەلایەنە بوو بۆ هەموو چین و توێژەکانی تر
ینی هەم خەباتی سیاسی خەباتی نەتەوەی خەباتی پیشەیی و چینایەتی ئەمانە هەمووی لە ناو پارتیا فۆرمۆڵە بووبوون و هەموو پێکاتەکان ئەیانتوانی لە ناو پارتیا خۆیان بدۆزنەوە خەبات بکەن و داکۆکی لە بەدەستێنانی مافە پیشەیی و سیاسی ئەو پێکاتانەی کە دامەزران لە کۆنگرەی سی پارتی هەموو ئەو ئەرکێکە لە سەرشانیان بوو توانیان وەکو خۆی ئەدایی بکەن وەتوانیان بە دیوە باشەکەیە چی ڕۆڵێک ببین بۆ بەرە پێشبردننی حیزب ئەگەر سەیری قۆناغە مێژویەکە بکەین لە ڕاستیە بە دڵنیایی توانیوانە ڕاستە هەموو شتێک ڕەهانیە حاڵەتەکان نیسبین ڕێژەین بەڵام ئەگەر سیر بکەی مەسەلەن یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوان یاخود یەکێتی ئافرەتان ئێمە باسی قۆناغێکەکەین ئەو قۆناغە ئەو سەردەمە کۆمەلگەی کوردی کە کۆمەلگەیەکی محافظکار بووە لە ڕاستیە ینی ڕۆڵی ئافرەتان لە کۆمەلگەیە ڕۆڵێکی وەکو پێویست نەبوو ئەم ڕێکخراوانە مەسەلەن توانیویانە هۆشیاری لە ناو کۆمەلگەی کوردی کە جیاوازیەکان ینی بەجیالەوە مەسەلەن جیاوازی ڕەگەزەکان کەمکەنەوە ئافرەت بهێنە مەیدانی خەبات و ئافرەتی تێکۆشەر ئافرەت لە ئاستی سەرکردایەتی ئافرەت لە ئاستی هاوشانی پیاوان بچنە بەرپەتی سێدارە نمونەی شەی لەیلا قاسمان هەیە و بەدەیان نمونەی ئافرەتی سەرکردەمان هەیە نایدەخانی شەخ سەلامەوان و زۆری تریش لە ڕاستیە ئەمانە کە ڕۆڵی گەورەیان بینی وە قوتابیان و لاوان بەڕاستی قوتابخانەیەکی گەورە بوو قوتابخانەی پێگەیاندنی سەرکردەی بەهێز بوون لە قۆناغێکە ئەگەر سیر بکەین بەشێکی سەرکردەکانی ئێمە لە ڕێکخراوەکانی یەکێتی قوتابیان و لاوانەوە هاتبوون و ڕۆڵێکی گەورەیان بینی لە ڕێخستنی خۆپیشاندانەکان لە هۆشیارکردنەوەی خەڵک چونکە کۆمەلگاکان لە ڕاستیە هیچ کۆمەلگایەک هیچ بەشداریەکی کاران هەبوو لە ڕوبەڕووبوونەوەی دوژمن لەو قۆناغە مێژوێدا هاوشانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد یاخود دەورەکەیوان تەنها دەورێکی مەدەنی بۆ زیاتر چۆنەڵی لایەنی هۆشیاری و لۆجستی بۆ شۆڕش لە قۆناغی یەکەم لە 53 تا 61 ئەو ڕۆڵەی ئەوان ئەیان بینی لە ڕاستیە زیات هۆشیارکردنەوە پێگەیاندن چالاکی هەموو جۆرەکانی سیاسی پیشەیی بوو بەڵام لە دوای دەستپێکی شۆڕشی ئەیلول بەڕێبەرایەتی بارزانی نەمر ڕۆڵی ئەمانیش هاوشانی ڕۆڵی برا پێشمەرگەکان لە سەنگەر و بەدەیان و سەدانیان گیانی خۆیان کردە قوربانی و توانیان ببنە پاڵپشتێکی بەهێز بۆ شۆڕشەکانی گەلی کوردستان لەو سەردەمە بەڵێ ڕۆڵێکی ئەکتیڤ و بەرچاویان هەبوو باش لە دوای ئەم مێژووە هێشتا چاوەکان لەسەر پارتین ئەگەر گفتوگۆکە ببەسین بە قۆناغی ئەمڕۆ لە دوای 79 ساڵ لە کاری حیزبایەتی و پارتایەتی تەمەنێکی زۆر پارتی هەل لە ڕێزی پێشەوەی حیزبەکانە نهێنی ئەمە لە چیدایە کاک سامان پارتی دیموکراتی کوردستان وەکو پێشتریش باسمان کرد پرۆژەیەکی ڕاستەقینەی نەتەوەی باش پارتی بەپی هەموو قۆناغە مێژوویەکان ینی واقعی بووە ئەو شیعارانەی بەرزیانە کردەوە سەردەمانێک مەسەلەن پارتی وت ئۆتۆنۆمی بۆ کوردستان خەڵکی ترشیعاری گەورە و گرانی مافی چارەی خۆنووسین و ئەمانیان بەرزە کردەوە پارتی بەپی قۆناغە مێژوویەکان ینی حیزبێکی پراگماتیزمی واقعی بووە ینی ئەم حیزبە نهاتووە مەسەلەن شیعاری گەورە هەڵبگرێەوە لە توانایانە بێ بچێتە ژێرباری بەرپرسیارەتی پارتی حیزبی بەرپرسیارەتیە پارتی بۆیە حیزبی ضرورەتی کۆمەلگایە مانەوەی پارتی پەیوەستە بە مانەوەی گەلی کوردستانەوە ینی پارتی ئامرازە دوجار بەڵام ئامرازێکی بەهێزە بۆ گەیشتنی کورد بە دوا قۆناغی سربەخۆی ئەم ڕاستێ بۆ نارەکانی پارتی بۆ حیزبەکانی دەرەوەی پارتی ڕوون بۆتەوە لەمە تێگەشتون گومانیتیانی ینی بە میکانیزمە دیموکراسیەکانیش ڕوون بۆتەوە بە هەڵبژاردن و سنووقی دەنگدان ڕوون بۆتەوە کە پارتی ئەم هێزەی هەیە ئەم هێزە هەناویەی هەیە ئەم هێزێکە کە بەردەوام توانای خۆنیۆکردنەوە و لەسەر پێوەستان و بەردەوامی هەیە ئەم حیزبە ڕەگی ڕۆچووە بەناو ڕەگی مێژوو خاکی کوردستانە لەبەرەوە پارتی حیزبێکە پرۆژەیەکە لە ڕابردووە بوونی هەبووە و لە ئێستاشا بوونی هەیە و لە ئایندەشا زۆر بە بەهێزی بوونی هەبێت ئەرکی پارتی لە دوای ئەم قۆناغەوە قورستر نابێ بەڕای بەڕێزت هەمیشە ئەو حیزبانی کە بەرپرسیارەتیان لەسەر شانە لەسەر ئاستی دنیاگەر سەیری ئەحزابی سیاسی بکەی ئەوانەی کە نوێنەرایەتی قەزیەکەن بە دڵنیایی بەرپرسیارەتی قورسیان لەسەر شانە تووشی هەوراز و نشێوە بن تووشی کەوتن و هەستانەوە بن بەڵام ئەم حیزبانە لە بەرەوەی بنەمایەکیان هەیە لەسەر ئەساسی مەبدە وەک پرۆژەیەک ضرورەت دروستی کردوون توانای مانەوە و خۆڕاگریان هەیە ئەگەر ئێستا سەیری ململانەکان بکەی لەسەر ئاستی عراق ینی هەموو ئەو هێزە سیاسانی تری عراق چاویان لەسەر هەنگاوەکانی پارتیە
چاویان لەسەرەوەیە کە پارتی چۆن هەنگاوانێ چۆن سیاسەتەکە چۆن هەرێمی کوردستان ڕاگرێت چۆن بەرەو پێشیەوە بە بەرنمەکانی چییە پلانەکانی چییە لەبەرەوە ئەزان لە ڕاستیە دوجار پارتی دیموکراتی کوردستان ڕاستە ئەحزابی سیاسی تریش ئەحزابی سیاسی تریش بەشێکن لە کۆمەلگای کوردی ئێمە ڕۆڵیان نادیدە ناگرین بەڵام ڕۆڵی پارتی لەگەڵ هیچ حیزبێکی سیاسی تری کوردستان و عێراقیش بەراورد ناکرێت چونکە لە ڕاستیە نوێنەرایەتی قەزەی میلەت یەکەکە وەقەبات و تێکۆشانی خۆی لەسەر ئەو بنەمایش درێژە پێدەن هەموو ئەو فشارە ئیقلیمی و نێوخۆی و نێودەوڵەتیانەی کە لەسەر پارتی هەیە لە شوێنێکدا پارتی دەوەستێنێت یان لەو ئامانجێنەتەوەی کە 79 ساڵە قوربانی بۆ دەدات پاشەکشەی پێ دەکات ئێمە ڕێبازی بارزانی و خودی جەنابی سەرۆک بارزانی باشە و سەرکردایەتی پارتی بەو شێوەیە گۆشیان کردوین وەکو پارتی دیموکراتی کوردستان کە لە سەرکەوتنا غرور نەبین لە شکستی شاتوشی ناومێد نەبین لەبەرەوە پارتی هێزێکی سیاسی هەمیشە لەسەر پێی خۆیە بەستێ و هیچ کاتێکیش لە ژێر هیچ گوشار و لە ژێر هیچ موامەرەیەکی ناوخۆیی و نێودەوڵەتی ڕاناکات لەسەر پێی خۆیەوە بەستێ و بەردەوامیە بێ و بەرگریەکات و ئەجزانێ بەچی میکانیزمێک پارێزگاری لە بوونی خۆی بکات لە دەنگی خۆی بکات لە سەنگی خۆی بکات پارتی ئەو هێزەیە ئەرکە هەرە گەورەکە لە سەرشانی پارتی بۆ خۆناغی ئایندە چییە؟ وەکو پێشتریش جەختم لەسەر کردەوە ئەرکی گەورەی پارتی لە ڕاستیە بەر لە هەر شتێک بەرگریکردن و پاراستنی مافە بەدەساتەکانی خەڵکی کوردستانە ئەوەی کە خەڵکی کوردستان شەهید و قوربانی لە پێناویداوە ئەمەی کە ئێستا پێی گەیشتوین مێژوویەکی زیاتر لە 100 ساڵی لە پشتەوە ڕاوەستاوە یعنی هەروە ئاسان نییە پارتی دیموکراتی کوردستان دەستی لێبەربات لەبەرەوە پارتی دەستی پێواگرێ چەند فشاری سیاسی و گەلە کۆمەکی ناوچەیی و نێودەوڵەتی و اقتصادی و ئەمانە لەسەر پارتی هەبێ پارتی زیاتر مکوڕە بێ کە لەسەر بەرنمەکانی خۆی بۆ پاراستنی مافەڕاوەکانی خۆی کە لە ئێستایە لە چوارچەوەی سیستەمی نوێی عێراق کە سیستەمی فێدراڵیە و بەخواستی خۆمان و گەلانی عێراق بەشداری کردو و پارێزگاری لە یەکەین بە هەموو شێوەیەک داکۆکی لە مافە دەستوریەکانی خۆمانەکەین و بە هیچ شێوەیەک سازشی لەسەر ناکەین و لەو پێناوەشدا لە ڕاستیە پارتی دیموکراتی کوردستان ئامادەی هەموو قوربانیدانێکی تێ هەم بە میکانیزمە دیموکراسیەکان و هەم بە شێوازەکانی تری خەبات. باش من لە کۆتایی بەرنامەکە نزیک بوومەتەوە دەمێت دوا پەیام دوا سەرنجی خۆ لەسەر کویتەوەرەکە ئەگەر شتێک ما بێت بیڵیت. وەڵا لە ڕاستی ئەوەی کە منەمێت لە کۆتاییە بیڵێم ئەوەیە لە یادی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لە بەیاننامەی مەکتەبی سیاسی و خودی جەنابی سەرۆک و سەرکردایەتی پارتی جەختی لەسەرەکەنەوەم قۆناغی ئێستا پێویستمان بە یەکڕیزی و تەبایی ناوخۆیی هەیە لەسەر ئاستی عێراق وەک ئەبینین نخبەی دەسەڵاتی ئێستای عێراق بەداخەوە یانەوەی عێراق بگەڕێنەوە بۆ ناوەند و مەرکەز و پێویستمان بەوە هەیە هەموو حەزبە سیاسیەکان خەڵکی کوردستان یەکگرتوو بن بۆی بتوان تەحەدای ئەو جۆرە بیرکردنەوەی بکەن و داکۆکی لە مافە ڕاوەکانی خەڵکی کوردستان بکەن هاوشانی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەمە دەبێت چاوەڕێی پارتی بکرێ یا پارتی دەبێت چاوەڕێی ئەوان کات بۆ ئەم یەکڕیزی پارتی دیموکراتی کوردستان ئەرکی سەرشانی خۆی لە هەموو ئاسەکان بەجێهێناوە پارتی هەمیشە لە پێشی پێشەوەی سنگەری بەرگریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان بوو پارتی هیچ کاتێک پاشەکشەی نەکردەوە و کاتانی کە بارگرانی لە سەرشان بووە پارتی نهاتوو پاشەکشە بکە پارتی وەکو حیزبێکی سیاسی دەسەڵاتدار لە واقعی هەرێمی کوردستان مامەڵەی کردووە لە بەرپرسیارەتی ڕای نەکردووە یعنی نەقدی لە هەڵەکانی خۆشی گرتووە و بەڵام هەوڵی داوە هەمیشە لەگەڵ لایەنە سیاسەکانی تیری کوردستان لە هەموو بەرەکان لە هەموو ئاستەکان یەکدەنگی یەکڕیزین بۆی بتوانین دوجار مافەکانی خەڵکی کوردستان دەستەبەر بکەن هەر ئەمان نهێنی بەهێزی مانەوەی پارتیشە گومانی تیانە سڕیمانەوە بەهێزی پارتیە زۆر سپاس بۆ بەڕێز کاک سامان بابعلی کادری پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بێت زۆر سپاس بۆ ئەوەش بۆ ئەم دەرفەت بینێرانی بەڕێز و خۆشەویست بەرنامەی ڕۆماڵ پێشەش کرا خواتان